یەکێکتر لە گفتوگۆکانمان بابەتێکی زۆر زانستیە ڕەنگە ڕاستیان منی زۆر سەری لێ دەرنەکەم بەڵام توێژینەوەیەک بۆ یەکەم جار لە هەرێمی کوردستان و لە عێراق و لە جیهانیشدا بەگشتی بۆ یەکەم جارە کار لەسەر بوارێکی لەم شێوەیە کرێ کار لەسەر تاگەتۆم کراوە نامەیەکی ماسەرە لەسەر تاگەتۆم ڕاستی وەکوتم من زانیاری زۆر وردم نییە لەسەرم بابەتە هەندێک بەدەواداچوونم کرد بۆی بواری بەرنمەکە چونکە وەکوتمان توێژینەوەکە یەکەم جارە لە جیهاندا بابەتێکی زانستی لەم شێوەیە و لەم بوارە کاری لەسەرەکرێت خۆشببختانە ئەمە داهێنانێکە بۆ خوێندکارێکی کورد خانمێکی کورد کە کار لەسەر ئەم بوارەکە و مای شانازیە بۆیە پێمان خۆش بوو لێرەوە هەم دەستخۆشی لێ بکەین و هەم گفتوگوی لەگەڵ بکەین بزانین بابەتەکەی ئەو چییە ئەو خانمە بەڕێزە خاتو گۆناکەمالە کە شارەزایە یاخۆت ماسەرەکەی لە بواری زانستی بایۆمێدیکالەوە سەرپەرشتیاری ئەم خانمە وەکو توێژینەوەکە پرۆفیسۆر خالید محەممەدە کە بەڕێزان پسپۆری بواری شیکاری بایۆمێدیکال و زانستی نانۆن سڵاوتان لێبێ زۆر بەخێر بن سەرچاو دکتۆر بەخێر بێ سەرچاو خاتو گۆنا سەرەتا پیرۆزبایی لەکەین دەستخۆشی لەکەین ئەگەر باسمان بۆ بکەی توێژینەوەی تۆ چییە؟ زۆر سپاس سەرەتا زۆر سپاسی هەموو لایەکەکەم و جەنابەت بۆ ئەم دیدارە و گرنگی پێدانتان بەڕاستی ئەم دیدارە ئەوە دەرەخە کە ئێوە چەند گرنگی ئەیان بە بواری زانست و لە ژیانە ڕاستیەکەی ئێمە داهێنانێکمان کرد کە دنیای علم هەمووی کە جەنابتان ئەزانن کە کۆڤید لە ساڵی 2019 بڵاو بۆیەوە هەموو علم چوو بەرەو دیتێکشنی بەرە و ناسینەوەی ئێمە خۆشببختانە توانیمان داهێنانێک بکەین کە ناسەرەوەیەکی کارا دروستکەین بۆ دۆزینەوەی ئەو بایۆمارکەرانە یان ئەو زیندە ناسەرەوەانەی کۆڤید بایۆمارکەر بۆ کەمبوونەوەی ڕێژەی مردن طبعاً توانیمان دوو مۆلیکۆڵ طبعاً دیتێکت بکەین خۆشببختانە کە بریتە لە پرۆتینێک کە لە زۆر نەخۆشیە بەرزەبێتەوە و هەروەها ئەنزایمە کە ترۆمبینە و پرۆتینەکەش سری ئاکتیڤ پرۆتینە گرنگی ئەم کارە لە چیایە؟ ئێمە عادەتەن لە کەرتی سەحە و لە تاقیگەیە کە ئەچیتە ناو تاقیگەیەکەوە ئەو ئامێرە گەورانە ئەبینیت کە بۆ ئەناڵەسز ئیشەکە بۆ شیکردنەوە هەتا وەکو دنیا بەرەو سمپڵی بڕوا دنیای علم بەرەو بچووک بوونەوە یعنی ئەمە کۆمپیوتەرمان هەبوو ژوورێکی ئەگرت ئێستا لە ناو مۆبایلەکانمانە ئەتوانین زۆر بە ئاسانی بەکاری بێنین ئێمە خۆشببختانە توانیمان لەسەر تاک ئەتۆم ئیش بکەین کە تاک ئەتۆم یعنی بچووکترین شتە لە ناو دنیای مۆلیکۆڵا جاران لە سەداها هەزار بەس ئەمان توانی لەسەر ڕووپۆشی چەند ئەتۆمێک ئیش بکەین بەڵام ئێستا هەم لە ڕووی تێچووەوە هەم لە ڕووی بچووکی سایزەکەیەوە توانیمان بگەینە ئەو واتە کاراسانێکی زۆرمان بۆ کار لە بواری تاقیگەیە لە بواری تاقیگەیە بەڵێ زۆر کار ئاسانی ئەکار لە لایەنی تێچوو کە شتێکی زۆر گرنگە و هەروەها ئەتوانی بەکاری بێنی لە ژیانی ڕۆژانە یعنی تۆ ئەگەر لەکوێ بچیتە تاقیگە و ئەو بەتایبەت ئێمە لە کاتی کۆڤیدە ئەو عەزلەمان هەبوو کە نەمانەتوانی بینە دەرەوە تۆ ئێستا لەکوێ کەتێک بێتە ناو ماڵەکەت بتوانێت نەخۆشیەکەت پرۆگرسی نەخۆشیەکەت ئایا تا چی ڕادەیەک ئەو نەخۆشیێت گەشتۆتە چی مەرحەلەیەک لەسەر شاشە لە کاتی توێژینەوەکە دەست خۆش بێ گەڕێمە وڵات دکتۆر گرنگی ئەم توێژینەوەیە بۆ بڵاوکردنەوەی لە گۆڤارە جیهانیەکانە چییە؟ بەڵێ وەڵات گۆناخان ئاماژەی بەشتێکی زۆر موهیمە فعلا تۆ کاتێک ئێمە ینی وا ڕاهاتووی کە چین تاقیەکانی خۆمانەوە بۆ تاقیەکانی کەری تەندروستی یان ئەوانەی کە تاقیی خوێن ئامێری قەبە و گەورە گەورە زۆرە بینی یا لە بڕۆ دوو ڕۆژی تێوەرەوە یا لە بڕۆ سەعاتێکی تێوەرەوە یا و ئامێرە قەبانە جاری وای ئامێریکی وایە بەخەر نیوەی ژوورێکە بێ زانست و تەکنۆلۆژیا ئەیە خۆی لەوە ڕزگارکە ینی ئێستا ئەگە بیری بێ زمانی جاران تا وێنەیەک گرت نەجوڵی چاو نەتروکێنی چی نەکەڵام ێسەوە نەماوە ێستا بە مۆبایلەکە هەزاران وێنە ئەگری ئەمە پێوترێ ڕۆیشتن بەرەو ئاسانکاری سیمپڵستی یان بچووکردنەوە مینیچرایزیشن ئاسانکردنەوەی تەکنیک نەکزانێت ئاسانکردنەوەی تەکنیک ئەو شتەی کە
ئەم تەکنیکانە لە ئێستا بەتایبەتی لە بواری زیندە شیکاریە بۆ ئاراستەیە کە تۆ بتانی لە ماڵی خۆتەوە پرسنەڵایز دایگنۆزس ینی خۆ دایگنۆزی خۆت بکەیت هەر لە قەترێک یەک دڵۆب لە خوێنەوە هەر هەموو ئەو تێسانە بتانی بکەیت بە تەکنیکێکی ئاسان بۆ ئەوە زانست بە دوو ئاراسە ڕوام هەم بە ئاراسی بچووکردنەوە هەم بە ئاراسی تێچووی کەمیش تێچوش زۆ گرنگە لێرەیە کە ئێمە ئیشمان لەسەر ئەمە کردووە خاڵێکی تر کە زۆ گرنگە گۆناخانیش ئاماژەیەکی خێرای پێ ئەویش ئەوەیە کە مادەی کەم بەکاربێنرێ یعنی ئەمە لەم ئیشەمانە توانیمانە ئەتۆم بە ئەتۆم جیای بکەینەوە ئەمە زۆ گرنگە کە تا حدێک 5 ساڵێکە تەرکیزیەکەن لەسەر عالەمەیش لەسەرەکەن سیرکە ئەتۆمەکان جیاکەنەوە لەبری ئەوەی جاران بۆ مادەیەکی دیاریکرا و تۆ گرامێکە بەکاربێنایە ئێستا وای لەکە مایکرۆگرامێک یعنی میلیۆن جا کەمتر بەکاربێنی ئەم جەمپە ئەگە بیری بێمە خوتی خۆشی بەرنامان کردووە فترێ زانستی نانۆ زۆ گەورە بوو زانستی نانۆ ئێستا هاتوو بەرەو خوارەوە بۆ زانستی بۆڵەکان نانۆکلاسەکان لە بۆڵەکانی شاتۆ خوارە بۆ ئەتۆمەکان واتە ئێستا لەبری ئەوەی کارلێکەکە و کردارەکان لەسەر نانوویەکی با بڵین کە پێگات پێ لە 1000 ئەتۆم ڕووبە ئێستا 1 ئەتۆمانیەوە ڕووبن کە ئەمە زۆر ینی زانست گەشتووە بۆیە زانست گەیشتووە بێ ئەمە کارەبامانە کارەبامانی بسەبن جا ئەمە چی کاریگەری ئێستا تەکنۆلۆژیا هەیە بە ئاسانکردنی شتەکان تێچووی کەمتر بۆ مادەکان کە بەکاریە کە ئەمە کاریگەری گەوری لەسەر بازار هەیە وەلامان کاتە کاریگەری گەوریشی لەسەر دروستکردنی شتەکان هەیە خاڵێکی تر کە وروژان دەجەنە بە زۆ گرنگە ئەویش بریتێ لە چۆنیەتی بڵاوکردنەوەی لە توێژینەوەکانە تەمەند خۆشبەختانە گۆناخان وەکو ماسەرێکی زۆ سەرکەوتوو و ئازا و بەڕاستی دوێر لە کاری زانستی کە بە سەرەتای دەستپێکەکەیەوە توانی ئەو کارە بکە توانی لە 4 گۆڤاری جیهانی کارەکەی بڵاسیانی بڵاو بووتەوە وەدانێکیش لە نووسینایە و دوانی تریژی هەر بابڵی خەریکە یانی نزیکی 6 بۆ 7 توێژینەوە خەریکی نووسینەوەی کارەکانیەتی کامە دەستکەوتە بێگومان کاری ماسەر و هەر توێژینەوەیکی زانستی کاکە ڕانکۆ توێژینەوەی کاری دکتۆرا بێ کاری ماسەر بێ گەر نەتوانی لە دووتێی توێژینەوەیەکی جیهانیە بڵاوی بکەیتەوە ڕەنگە ئەو کارە ناڵێم خراپە بەڵام ڕەنگە پەیامی خۆی نەگەیان بێ شێوەیەکی جوان بۆیە زۆ گرنگە هەموو کارێکی ماسەر بەو ئاڕاستەیە بێ کە یەکەم بڵاو بێتەوە دووهەم لە گۆڤاری باشە بڵاو بێتەوە گۆڤاری باش مەبەستم خوێنەری باشیە بێ هەر بۆ نمونە بۆی بینەر باشتر تێبگا یعنی تۆ گەر قسە بکەی بۆ تەلەڤیزیۆنێکە کەس بینەری نەبێ فەرقەکات لەوەی کە قسە بکەی بۆ تەلەڤیزیۆنێکە بینەرێکی زۆری هەبێ یام لانی کەم لەو بواری خۆتا خەڵکی نخبە بێگومان هەبێ لە بواری خۆتە بڵێ بێگومە چکە بواری خۆدا لەسەر ئێستا من ناتوانم جەناب بڵسەنگ وەکو میدیاکار توانای من بۆ هەڵسەنگانی جەناب وەکو میدیاکار نیە بەس میدیاکارە توانێت تۆ بڵسەنگێنێ بەهەمان بابەتەکەی وەرسەرەتاوتم زۆر شارەزاییم نیە دکتۆر کەواتە بۆ ناوبانگی کوردستانیش گرنگە کە توێژینەوەیکی لەم بوارە بۆ یەکەم جار پڵاو بێتەوە لە سەراسی جیان قسە لەسەرکرد لە گۆڤارە زانستیەکان بەڵێ زۆر کاریگەریە باشە کەواتە با بزانین خاتو گۆنا چۆن بیری لەوە کردەوە بابەتێکی لەم شێوەیە هەڵبژێری ڕاستەکەی من و دکتۆر زۆر سێرچمان کرد و لە دوای سێرچێکی زۆر یەکەم جار من وەک بەش بە حاڵی خۆم کە لە کارتی سەحە داوامەکەم ئێمە دائیمەن پشت بە چەند شتێک ئەبەستین بە تایبەت لە بواری تێستا و لە دنیای تێستا لە دنیای فەحسا پشت بۆ ینی بۆ ڕیزاڵتەکانمان بۆ نەتیجەکانمان پشت بە دژەتەن زۆر ئەبەستین ئیتر بیرمان لەوە کردەوە کە بەدیلێکی دژەتەنەکان بدۆزینەوە بۆ وەک ناسینەوەیەکی نەخۆشیەکان چونکە دژەتەن تەبعاً تێچوویەکی زۆری تێئەچێ و 6 مانگێکی ئەوێ هەتاوەکو دروست دەکرێت لە شەریکاتە لەبەر ئەوە بیرمان لەوە کردەوە کە بەدیلێکی ئەوە بگەڕین بە دوایە خۆشبەختانە توانیمان بۆ یەکەم جار بهێنین بۆ عێراق چونکە ئەم بەحتە لە عێراقا نەکراوە ئەم پارتەی بەحتە کە بتوانین بە DNA و RNA سکوێنسەکانی ئیش بکەین لەسەری بە مادەیە کە پێوترێ ئەپتەمەر لە دوای ئەوە وتمان بۆچی نەچینە بوارێکی ترەوە یعنی لە گفتوگۆکانمان لە بەڵکەوە لە مۆلیکوڵی گەورەوە هاتینە بچووک و زۆر تێستمان کرد هەتاکو گەیشتینە ئەو تاکە ئەتۆمە واتە ئێمە بە DNA و RNA داهێنانەکەمان بەس تاکە ئەتۆمێکە نەبوو
تێکەڵبوونی ئەو DNA و RNA-یانە بۆ ناسینەوەی ئەو مۆلیکولانە ئەو لە بایۆئەسەیەکەمانە ئەو مۆلیکولانە بۆچی شتێکی گرنگە چونکە DNA و RNA سیکوێنس یەکەم دقیقترە زۆر بە دقیقی ئەتوانێت دیتێکتی بکەوە هەروەها بیناسێتەوە یعنی و هەروەها شتێکی تر کە هەرزانترە و ئەتوانی لێ 2 ڕۆژە دروستیکەی لەبەر ئەوە هەم کاتمان بۆ ئەگەڕێتەوە و هەم چالاکتریشە لە ناسینەوەکەیە ئەما توانێت و کێشەیمان بۆ چارەسەر کارجاران بۆ دروستکردنی بۆ نمونە دژەتەن یان نەخۆشیەکان لە کۆرۆنایمە تووشیەوە بووین جیهان ینی ئەیوت ناتوانین بە خێرایی کۆمپانیا گەورەکان ئێمە با بڵین جەتەنەکەی بۆ دروست بکەین ئەما توانێت و کێشەمان بۆ چارەسەر بکە بەڵێ بێگومان زۆر بە شێوازێکی پێشکەوتوانش سیکوێنسەکانی بۆ دروست ئەکرێ و گرنگی ئەوەش لە چییە دژەتەنەکان تۆ ئەبێ بۆ نمونە لەسەر یان ئەوە تا مشکێک بیکەی لە لاباد یان ئەوە تا یعنی شەریکات کە دروستیکە یعنی پێویستی بە زیندەوەرێکی ترە بە هۆستێکە ئەلمیان وای پێڵین لەم کارەی ئێمە لە DNA و RNA-یەکان لە ئەپتامەرەکانە بڵین خۆی ناوی ئەپتامەرە ناوی ئەلمیەکەی پێویستی بەوە نییە ئۆڕەدی جیهازێکە مەشینێکە بە چەند کارلێکێکی کیمیاوی ئەو بۆندانە بەیەکەوە ئەبەستێتەوە DNA-یەکەت بۆ دروستەکە بۆ ئەو تارگتەی کە جەنابەت ئەتەوێ اینجا طبعا لە دنیای بایۆ ئەستەیشە ینی جەنابەت ئێستا ئەزانی ئێمە بۆ فەحسێکی شەکرە کە ئەچی فەحسێکی شەکرە ئەەکەی لە هەموو مختبەرێکە ئەوە بۆ چیتە ڕێژەکەی ئەتەوێ بزانی بۆی بزانی ئایا تۆ ڕێژەی شەکرە چۆنەیان نەخۆشی شەکرەکان کە ئەچن بۆچی ئەو فەحسانە ئەکەن بۆی بزانن کە تا چی ڕادەیەک پرۆگرۆسی کردووە ئەو نەخۆشیەتیانە توانیان کۆنتترۆلیکەن یاننا ئێمە بۆ سری ئاکتیف پرۆتین و بۆ ترۆمبینەکەش هەردوو ینی طبعا 2 مۆلیکولی جیاوازن بەڵام ئەتوانین بەم تێستانەمان هەردوو فۆلۆ ئاپەکان بکەین ینی هەردوو بە دواچوونەوەکان بکەین بابەتێکی زۆر گرنگە دکتۆر ویستە شتێک فەرمەوە بڵێم ڕوونکردنەوەی لە قسەکانی گۆناخان مەبەسی ئەوەیە ئەو کیتانی کە لە بازار هەن کاگڕانکۆ ئێمە خۆمان هەمووی بینی کیتەکانی کەتی تەندروستی بەشێکی زۆری لە دژەتەنە سروشتیەکان دروست بوون ئەوانی کە لە شەریکی کۆباز بەکارێنێ ئەوانەی لە ئیلایزایە بەکارێن هەمویان دژەتەنی سروشتین دژەتەنی سروشتی تەمەنی هەیە ئەکسپایرە بێ خێرا ئەم پرۆبەی ئەمێواتە ئەو پلتفۆرمی کە ئێمە دروستمان کردووە ستەیبڵە ئەمێنێتەوە بۆ ساڵ 2 ساڵ ئەکسپایر بوونی کەمە چونکە لەسەر دووشت بیناکراوە یەک با بڵین دەنگکۆڵە ئەتۆمەکانی با بڵین دانەدانە ئەتۆمەکانی گۆڵد ئاڵتون کە لەسەر خەڵوزێک دامانناوە لەسەر کاربۆن دامانناوە لەگەڵ ئەو ئەپتەمەری کە بەڕێزی باسی کرد کە زۆر جێگیرن ستەیبڵ هیچیان لێ نایە لەوانەیە کیتێک 6 مانگ عمری هەبێ ئەو ئێمەوانێت 3 ساڵ عمری هەیە 2 ساڵ دامانناوەیشی لێ نەهاتووە ئەوە زۆر گرنگە لە کاتی کۆرۆنایم دەستەواژانەی تر هەوڵاتیان پێ ئاشنا بوو لە هەموو شتێکیش کاک ڕانکۆ مهمتر ئەوەیە کە تۆ توانی بێیتە ناو ماڵی خۆتەوە ئیشی لەسەرکەی و ئەمە ئامانجی سەرەکی زانستی بایۆمێدیکاڵ با بڵێن بایۆمێدیکال ئەناڵیسیس یان بایۆئەناڵیسیس ئەوەیە واتە زیندەشیکاری ئەوەیە کە ئیتر خەڵک وردە بۆ متابعکردنی خۆی پشت بە خۆی بەسەر نەچێت بۆ تاقیەکان وەکو عەرزم کردی جارم بۆ گلوکۆسێک 3 ساعات لە تاقیگەیەکە پێچوو ئێستا خۆ لە ماڵەوە ئیکەی وەیتە بۆ هەموو تێستەکانی تریش بۆ هەموو فەحسەکانی تریش بۆی ئاراسی زانست ئەوەیە کە تۆ لە ماڵە بتوانیەوە بکەیت و ئەوەی ئێمەش ئەچێتە خزمەتی ئەوە کە دەسەواژەیەکی باهۆیە پێوتێ point of care testing واتە لە شوێنی خۆیە لە شوێن ئیشەکە تا تێستەکە بکەیت ئەگەر شەوە سەعات 11 شەوە تۆ پێویستی پێێتی خۆت تێستەکەی خۆت بکەیت ئاسانتر کاتی کەمتر تێچووی کەمتر ڕیزڵتەکەش جێگیریش و زۆر جار ڕیزڵتەکەش دەرەنجامەکەش ئەمان یەکسانە بە دەرەنجامی ئەو ئامێرە قەبەی تاقیگەیەکی گەورەیە بیکەیت ئەو ئامێرە قەبەی کە لەوانە $1,000,000 بێ نرخەکەی تۆ بە شتێکی زۆر هەرزان دروستیەکەی باشە خاتو گۆنایەسا توێشینەوەکەمانێ لە ڕووی تیۆری و ئامادەن بۆی بێ بە کردداری ئەوەی کەیتر ئەمیان بۆ هاوڵاتی گرنگە چۆن ئەوێ بە کردداری ئەم بواری ئێوە توێژینەوە ئێوە وڵاهی زۆر بە شێوازێکی ئاسان ئەگەر بتوانین
بخينا سر تشيب لاب او تشيب يعني بكين بس تريب لسر ورقه اتواني زور باسان ابلاي بكين وتصور ك يعني اتواني ب 0.6 ملي جرام لزير لجولد يعني كزور زور كما رجاكي اتواني صدو 20,000 نخوش تيست بكي يعني زور زور كما چونکە ئەتۆم بەکاریە چونکە ئەتۆمە يعني هەموو شتێک ئێمە قسەژەکە گۆناخە ئێمە کار ناکەین لێرەیە کە با بڵێن پارچێک لە زێر بەکاربیێن یۆکو تەکنیکەکانی پێشوو کە بڕێکی زۆری بەکارێنە نە ئەم یاعتیما دەکاتە سەر چی پشتە بەسێ بە بەکارانی ئەتۆم کەەوە ئێجگار زۆر کارایە ئاژانسی وزەی ئەتۆم ڕێمان لێ ناگرێت چونکە مەشە لە خزمەتی مرۆڤایەتی نانە زۆر زۆر خزمەتی کەریتە دروستیە زۆر باشە خات گۆنا یعنی ڕەنگە پرسیارەکەم بەڕوونی نەگەیان دەبێت مەبەستم لەوەیە ئیتر ئەرکی کێ ئەم کاراسانیە کە ئێوە دۆزیتانەوە لە ڕێی توێژینەوەیەکەوە بیکاتە پراکتیک بیکاتە کردداری مەبەستمەوەی ئیترەمە صحە لە بازار لە وەزارەتی تەندروستی ئەوان چۆن ئەتوان کاری لەسەر بکەن والله بەڕێزم شەریکات ئەتوانێت ئەو بەحثانە طبعا عادەتەن توێژینەوە عالمي شركات اي جريتا خوي يتر شركاتي لوكال بي واتا هي ناو ولاتكي خومان بيان دريكي بي طبعا اكيد اما ام ايشش بناوي خومان وان شاء الله بنزدكترين كات وكو براعة اختراعك وكو داهنانك لعالم خاون داريتيكي بناوي خومانا وابي بلام اوان اشي شركاته والزور باساني اتواني دروستيكا چونكا اويك ايشه كمان بوكا اكتفا كمان كارا كمان چالاكا كمان اتاكا اتومكيا بلام كايشي وكو انزيم اكا بلام هوشاني اوج حەزەکەم ئاماژەبەوە بیام کە ئێمە لەسەر شتێکی زۆر تێچووی کەم کە خەڵوزە لەگەڵ ئەوەیە تێکەڵمان کردووە یعنی زۆر سمپڵ ئەبێتەوە کارەکە چونکە تێچۆکەی کەمە شەریکات ئەتوانێت زۆر ئیسیفادەی لێ بکە بەڵام ئێمە وەکو دنیای علمی وەکو زانایەک ئێمە ئەتوانین دیڤلۆپی میثۆدەکە بکەین واتە ئێمە میثۆدەکەمان دروست کردووە و داهێنانەکەمان کردووە ئیتر ئەوە ئیشی شەریکاتە کە کۆمەرشەڵایزیشنی بۆ بکە کە هینی بۆ بکە بڵێن تەسنیعی بکات دروستی بکات و بڵاوی کاتەوە لە ناو بازاڕ تاییدەن بۆ قسەکەی گۆناخان بە بازارکردن شتێکی خەیاڵیە زۆر جار یعنی زۆر جار ئێمە سەری کتێکی تیجاری شەریکەیەکی ئەوروپیەکەی وازینەمە سێحرا یان زۆر مهمن یعنی کە ئەچی لە حقیقەتە سەیری ئیشەکانەکەی ئیتر سەردانی شوێنەکە بکەی لەوێ یان سەیری دروستکردنی کارەکە بکەی شتێکی ئەوە قورس نییە یعنی سەوەی ئێمە بەڕاستی ئەو تێچوونە زۆرەشی تێ ناچێکە بیخیتە بازاڕەوە بە بڕێکی ێجگار زۆر دروستیکەی ینی مادە سەرەتاییەکان هەرزانن تەنها باڵین بۆ ئیشەکەی ئێمە زێر ڕێمێنێت و زێریش وەکو باسی کردبووە ناخە زۆر بڕێکی کەم بەکاریە بۆ ژمارەیەکی زۆر لەبەرەوە لە هەموو ڕێیەکە و ئابوووریە و ئەخرێتە سەر وەرەقەش ئەوەش وەرەقە چی زۆرە وەرەقە زۆرە بە بڕی یەجگا زۆر توانی بکری بە بڕێکی هەرزان لەبەرەوە دروستکردنەکەی و کارگەیە کە کارگەی قەبارە گەورەش نییە بگرێت لە قەبارە مامناوەندیش بچووکتریەوێ بۆەوەی کە دروستی بکرێت بەڵام تەوان ئەمە پێویستی بە موافقەی ینی کەری تەندروستیش هەیە لە هەمان کاتە دکتۆر سپاس بە ئامادەبوونتان زۆر سپاس بەڕاستی شانازی پێواکەین کە خوێندکارێکی کورتوانێت لە سەراسی گیانکارێکی لەو شێوەیە بکە وڵی کاگرانکۆ من لە کۆتای شتێکگەڵێ دایماڵێم ئەڵێم خۆی مەسەلێ کوردیمان هەیە کوردینەوەی کەمان خوێن لە ئینگلیزیە ئەڵێ ئەوەی تشکی دایەوە ئاڵتون نییە ئەوەشی کە بڕۆنامی ماستر دکتۆرا وەرەگرێ هەمووی بەڕاستی شەردی هەمووی وەهابێ بەڵام زۆر گرنگە تەوەجوهی ئاڕاستی خوێنی باڵا بە حەقت بۆ ئاراستەیە بێت کە بتوانێت هەمیشە لە کاری ماستر دکتۆراکان هەم کاری گەورە بکە ئەوە زۆر گرنگە کاری کاریگەر و هەوڵ بە بیخاتە خزمەتی یا پرۆژەی زانستی یا پرۆژەی کۆمەلگاوە بەڕاستی خۆشبەختانە بەو شێوەیە بووە. هەفتەی پێشوو هەر لەسەر قسەیتۆ وەزیری خوێنی باڵامە ینی ڕخنی لە بەشێک لە توێژینەوە زانستیەکان گروتی خوێندکارمان چۆتە دەرەوە پارێکی زۆری سەرف کردووە لەسەر مۆزەمبیق کاری کردووە بۆ دەستەواژەی بەکارێنە کارێکی و کارێکی زۆر گەورەیە دەستان خۆش بێ سپاس دەمادەبوونن من بەش بە حاڵی خۆم وەکو کۆتا حەز ئەەکەم سپاسی جەنابتان کەم بۆ ئەو دیدەرە سپاسی کاک دکتۆرەکەم وەک سەر پێشتیارێک خێزانەکەم هاوسەرەکەم و حەز ئەەکەم ئەم کارە ئەم داهێنانە پێشکەش بە وڵاتەکەی خۆمی بکەم هیوادارم وڵاتەکەم ناوی بەرز بێتەوە طبعا کوردستان و هەروەها عێراقیش إن شاء الله هەمیشە لە سەرکەوتنا بێ و لە
لە پێشەوە بەرەو پێشتر بڕوە. سپاس دەست خۆش بێ ماندوو زۆر نەبی سپاس. بە هیوایەوەی لە ئایندەیە بتوانین ئومێدیەوەی لێ بکرێ کوردێک نۆبڵی لەسەر وەربگرێت. ئینشاء الله بێگومان. دەست خۆش بێ زۆر سپاس سپاس. ئامادەبوون.